سولی فیستیڤاڵ بۆ هونەرەبەرگریەکان لە چەند ستایلێکی جیاواز لە شاری سلێمانی بەڕێوە چوو کە دووەمین جار بۆ ئەم فیستیڤاڵە بکرێ و زیاد لە 200 یاریزان لە سەردەم لە سەرجەم تەمەنە جیاوازەکان چێبڕکیان کرد و نمایشی توانای خۆیان کرد لە ستایلەکانی موایتای، بۆکسین، MMA، K1 چەند یاریزانێکی پرۆفێشناڵ کێبڕکیان کرد و ئاستی سەرنجڕاکێشیان پیشاندا. لە یاریزانە ناوخۆیەکان بەرامبەر یاریزانەکانی وڵاتی تورکیا، وڵاتی عێراق و وڵاتی ئێران کێبڕکیان کرد کە چەند ستایلێکی سەرنجڕاکێش و چەند نمایشێکی جیاواز و ئاستی سەرکەوتویان پیشاندا، بە تایبەت لە یاری بۆکسێن کە یاریزانی کورد کامیل محەممەد بەرامبەر بە یاریزانێکی تورک یاری کرد و لە چەند خولەکێکە توانی کێبڕکیەکە بباتە و یاریزانەکە کشایەوە. لە ستایلەکانی MMA کە ساڵانێکی زۆرە یاریزانان خۆیان ناوەتێ ئاستی سەرنجڕاکێش و توانای یاریزانی ئاست بەرزمانبینی. لە بۆکسێن بە هەمان شێو لە موایتایش 4 یاری پرۆفێشناڵ ئەنجامدرا کە ئاستێکی سەرنجڕاکێشیان پێشکەش کرد، وەک یاریزانیش لەم فیستیڤاڵەیە تایە بەشداری کرد. ئێستا چەند یاریەک دەبینین.